قسە باسەکەین لەسەر کتێبی شعر و ئەزمونکاری بێگومان لە هەر بارودۆخ و هەر سەردەمێکا بێت لە هەر نەتەوە کۆمەلگایەکە پێشکەوتنی هەموو لایەنەکانی کۆمەلگا و بە تایبەت ئەدەب و ڕۆشنگەری یا ڕۆشنبیری یاخۆت بابەتی هونەریش بێ ئەکەوێتە بەرپرسیارەتەکەکەوێتە سەر لاوان ئەو لاوە یان ئەو نەوەی کە لەو سەردەمای دروستە بن و پێویستەکە بەرەو پێشەوەی بەرەن یاخۆت هەر نەبێ لەو ئاستیابی هێڵنەوە زۆر جاری شەمانە پێویستیان بەدەستگیرۆیە یاخۆت بە لێکۆڵینەوە هەیە لەسەر هەندێک لە بابەتەکانیان دیارە هەرێمی کوردستانیش خاوەنی ئەزمون و خاوەنی چەندینەوە یەک لە دوایەکە خزمەتیان بە بواری ئەدەبی و هونەری کردووە ئەم کتێبە شعر و ئەزمونکاری کارکردن لە شعرینەوەی نوێدا لەلایەن بەڕێز کاک ئارام سدیقەوە کراوەکە بەڕێزیان خۆشیان نووسرن ئەمان قسە لەسەرم کتێباکەم ئەو پێما بێت دە شاعیری لاوی هەڵبژاردووە قسە باسی لەسەر کردوون هەرێکە و لەژێر چەمچێک و بە جیاواز باسی لە شیکردنەوەی هۆنراوەیان شعرەکان کردووە کاگەرەمیان زۆر بە خێربیەوەرە باش سپاس بۆ ئەمە زۆر سپاس سپاس بۆم دەفەتە گرنگجی ئەم کتێبە یان دەستبردن بۆ ئەم بابەتە بۆچی ینی لە بەرامبەر چیا تۆ کردوتە ڕاستەکەی من 4 ساڵ لەمەوە پێش کتێبێکم بڵاوە بە ناوی زمان و شعریەت کە کارکردن بوو لەسەر دە شاعیری نەوەی دوای ڕاپەڕین باڵێ لەوێدا من هەر پاش بڵاوبوونەوەی ئەو کتێبە بەڕاستی بیرۆکەیەوم هەبوو کە نەوەی دوای ئەو شاعیرانە ژێمە پێویستە قسەیان لەسەر بکەین و پێویستە خوێندنەوە بۆ شعرەکانیان بکەین بزانین پێگەیان لە کوایە و دیوە گەشت و جوانەکانیان کامانەیە و دیوە خراپەکانیان یا با بڵێن با نەڵێن خراپ بڵێن دیوە نەرێنیەکانیان ئەوەی کەم و کوڕەکانی ناو ئەزمونونەکانیان چۆنە دەقە شعرەکانیان چ کەم و کوڕێکی هەیە بیان خێنەڕۆ من هەر دوای ئەوەی دەستم کرد بەم پرۆژەیە تقریبا 4 ساڵ کارم لەسەر ئەو ئەزمونە شعریانە کردووە و هیوادارم توانی بێتم تیشکێک بخەمە سەر ئەوەوەی کە زۆر بە کەمی ئاهۆڕیان لێ دراوەتەوە یا با بڵێن زۆرجار هەر نکۆڵی لە بوونیانە گرانی هەتا بۆ منەوەکانی پێشتڵێن نەوەیەکمان نییە کە بۆ وەکوونەوەی شعری نوێی کوردی ناویان بهێنین من هەوڵمدا لە ڕێ ئەم کتێبەوە جۆرێک هەم وەڵام بێ بۆ ئەوانە هەم جۆرێک ئەم دەنگانە و سەنگیان بهێنینە پێشەوە بۆی هەم کتێبەکە بێ بە دکۆمنتێک کە ئێمە ئەم دەنگانەمان هەیە هەم ببێتە مایی ئەوەی کە دیالۆجێک دروست بکە لە دوای ئەمەوە دیدی ڕخنەی تر بێتە پێشەوە یا با بڵێن دیدی تر بێت ئیش لەسەر ئەم ئەزمون و ئەم دەقانە بکە ئەمانی هەڵت بژاردون بڵین بوختەنیان باشترینەکانن قسەت لەسەر کردووە یان ئەکرێ و شاعری کە هەڵە بژاردو خۆی بەگشتی هەموو شاعرەکانی باشن ڕاستەکەی ئەوانەی من هەڵم بژاردووە مەرج نییە باشترینی ئەو نەوەیە بێ کە ئەنووسێ بەڵام ئەوانە بوون کە بەڕاستی من بە شعرەکانیان بە جۆرێک لە جۆرەکان کاریگەر بووم یان شعرەکانیان بۆ من بۆتە جێی پرسیار بەڕاستی و یان شعرەکانیان ئەوەی تیا بۆ کە من لێکدانەوەیان بۆ بکەم و کەم و کوڕەکانیان بخەمەڕوو و دیدگا جوانەکانیان دیسان بخەمەڕوو ینی هەڵبژارنی ئەم شاعیرانە بۆ مەبەستە نەبوو کە ئەمانە باشترینەکانن نەخێر ئێمە دەنگی باش کەمانەیە کە باشن بەڵام ئەمانە نمونەیەکەن و من لە پێشەکی کتێبەکەشا نووسیومە کە ئەگەری هەیە من لە داهاتووە لەسەر چەند شاعیرێکی تریش کار بکەم بۆی بتوانم کە کتێبێکی لەسەر چەند شاعیرێکتر بۆی ئەم نەوەیە سیمایەشان هەبێ ینی من هەر بدایەت کتێبەکەم وانەوە نەبوو سیماکانی شعرینەوەی نوێ بەڵام دواتر دوای 2 ساڵ بیرکردنەوە لەوتم با ناوی بنین شعر و ئەزمونکاری ئەمانە خەریکی ئەزمونکردنی شعرن وەکو بڵێن جۆرێک لە کار ئەکەن کە بەشێکیان هێشتا نەخەمڵی بوون ینی بەس کار ئەکا خاوەنی وزەیەکی شعریە خاوەنی ئەوەیە کە دیدگای شعری هەیە بەڵام دیدگاکانی هێشتا بە تەواوی کامڵ نەبووە بۆیە ئەمە جۆرێک وەکو بڵێ تاقیکاری و ئەزمونکارین بۆیە ناکرێت ئێمە ناوی گەورەوەکو سیما بڵێن ئەمە ئیتر هەر ئەمەیە چکە ڕەنگە لە داهاتوو ئەمانە هەریەکە و جۆرێک لە سیمای تریان هەبێت بۆیە من ناوم ناوە ئەزمونکار وەکو بڵێن ئەمانە کۆمەڵێک شاعری ئەزمونگەرن دڵخۆشکردن ئەزمونەکانیان ئەوەندی تۆ خوێندوونەتەوە کە تابعات کردوون دڵخۆشکردن لە ڕووی نووسین و شعرەوە ڕاستیەکەی ئەکرێت زۆر دڵی خۆمان خۆش نەکەین بەڵام ئەگەر جێی سەرنجی من نەبوومە من یەک کتێبم بۆ ئەوان تەرخان ناکرد بەڵام ناڵم بەڕاستی کەم و کوڕیان زۆرە هەم لە ڕووی فکریەوە ینی تیاندای بۆ نمونە ستایشی سروشتگەراییەکە بەڵام لە کۆتایی یا لەوە پەشیمانە بێتەوە ینی لە بیدایەتی دەخەکەەوە تا کۆتایی ینی لەبەرەوەی بناغەیەشی فکری نییە بۆ بیرکردنەوە
لە بیدایەت شتێکڵێ لە کۆتاییە جۆرێک لە پێچەوانەکە هێڵێتەوە یاتیانە بۆ نمونە شاعیرێکی یاخیگەر دەرکەوتۆک و کەسێکی زۆر یاخی هەموو شتێک ڕەتەکاتەوە دەیدەی بەڵام لە ئەخیراکەوێتە تۆبەکردن ینی بۆیە ناڵم سیماکان ڕوون نین دیدگای شعریان بەشێکیان ڕوون نەبووتەوە ینی چی بڵێت ئێوێ لە ناو شعرا بە دوای چیا بگەڕێت ینی من بەڕاستی باسم لە هەموو خەلەلانە کردو طبعاً لە پاڵ ئەمانە شاتیایەتی بە دیدگایەکی زۆر فراوانەوە هاتووە دەستکاری هەندێک بەشی شعری کوردی کردووە توان ماوا بڵێن ینی هەم بەهێنانی مفردەی تازە بۆ ناو شعری کوردی هەم دەستکاریکردنی زمانی شعری هەم دەستکاریکردنی هەندێک ئیدیۆم و هێناوێتە ناو شعرەکانەوە بە شێوازی تر بەکاری هێناوە کە هەم ئەمانەوەکو لە جۆرێک لە نوێکردنەوەی شعریە بینێت کە پێشتر لە ئەزمونونەکانی پێشتری شعری ئەمە نەبووە زۆر باشە ئەوەی کە گرنگە ئێمەکە باس لە شعرەکەین یەکسرە بێ پەنا بۆ زمان بەرین ئایا زمانێکی باش و پارا و بچەوهەیە لە نووسینی شعرە لەنەوەی نوێە بەهۆی ئەوەی کە بەڕاستێکی لێر و لێ بیستین کە خوێندنەوە یان خوێندەواری کەم بووە واتە ئەوانەی کە پەیوەستن بە خوێندنەوە ئەکرێ زمانێکی پارا و باشیان هەبێت لە ڕووی نووسینی شعرەوە ندەی کە تۆ ئەزموکاریت کردووە لەگەڵیانە بڵێ ڕاستەکەی کێشەی بەشی زۆریان زمانە زمانە بەو مانایی ناتوانن مامەڵەیەکی دروست لەگەڵ زمانە بکەن زمان کە دێتە ناو شعرەوە تون دەبێتەوە و با بڵێم جۆرێک لە تۆ ڕۆحەکەی وەرەگری ڕۆحی زمانەهێنیتە ناو شعرەوە زمانە بازاڕی یا بڵن ئەو زمانە عامە بانەڵێن بازاڕی ئەو زمانە عامەی کە ڕۆژانەیەمە لە کاتی کارە گفتوگۆی پێەکەین ئەوە دەقاودەق نایەتە ناو شعرەوە بەڵکو بە فیلتەرێکە ئەڕوا یا با بڵێن بە کۆمەڵێک فیلتەرە ئەڕوا بە فیلتەری ئیستاتیکا ئەڕوا بە فیلتەری فکرە ئەڕوا بە فیلتەری دەستکاریکردنە ئەڕوا چکە هەموو شاعیرێک کە ئێوێ شتێکی نوێ بێنێ ئەبێ لەوانەی پێشتری نەچێت ئەبێ جۆرێک لە خیانەتیان لێ بکە بەو مانایی کە شتی تازە بێنێ تەنها ئەوانەی پێشوو کۆپی نەکاتەوە و لێرادای بنێتەوە بۆیە ئەم خیانەتکردن ئەبێ لە ناو زمانە دروست بێ چکە زمان چەشنی مارە ساڵانە کاش فڕێ ئەدا شاعیر یەکێکە لەوانی کە ئەتوانێ زۆر بە دروستی کاژی ئەم زمانە فڕێ بدا و زمانێکی تازە بەرجێکی تازە بە بەرزمانە بکە ینی شعری کوردی لە نالیەوە تا ئێستا بەردەوام جۆرێک لەوەی زمانی نوێ کردوتەوە ینی ئەم زمانی من و تۆ قسەی پێەکەین زمانەکەی نالیە بەڵام شاعیرانی دواتر گۆران قانێع شێخنووری جەماعەتی ڕوانگە نەوەی نوێش کاگدلاوەر و هیوا قادر و کاک بەختیار عەلی و هەموو ئەمانە توانیوانە هەریەکە بە پێی بوونی خۆیان لە ناو شعری کوردیە توانیوانە زمانەکە نوێ بکەنەوە نەوە بەنەوە زمانەکە نوێ بۆتەوە ئەم نەوەیە یەکێک لە کێشەکانیەوەی کە ناتوانێت مامەڵەیەکی دروست یا بە بڵێن مامەڵەیەکی فکری قوڵ لەگەڵ زمانە بکە کە هیچێکە لە کێشەکانی شعری ئەمنەوەیە بەڵام ناڵم لە پاڵ ئەمانەشە چەند ئەزمونێکی تیا کە دوانیوێتی زمانێکی باش بەکاربێنی بەڵام من ئەم قسانم بەڕاستی گشتیە لەسەر هەمویان باشە بادام ئەتوانین بڵین کە زمانی نووسینەکە زۆر باش نییە ئەکرێ بڵین کە شعرێکی باش بەرهەمێت بەوەی کە تو وێناکردن لە ڕێگەی تێکستەوەکەی لە ڕێگەی نووسینەوەکەی وێناکردنێکی باشەیە لە شعرەکانە لە هەندێک ڕۆ بڵێ لە هەندێک ڕۆ ناڵم زمان دەرەقەتی ئەو گزارشتە هاتووە کە شاعیرەکەوتوی بەڵام لە هەندێک ڕۆ دەرەقەتی نەهاتوو هەندێک جار توانراوە لە ڕۆ فکرێکەوە فکری تازە تەرەح بکرێ بە تایبەت پەیوەندی ئەمنەوەی بە مۆدێرنەوە ینی چەند شعرێکشانی تیا لەوانەکە باسکردنە لە پەیوەندی ئەمنەوەی بە مۆدێرنەوە توانیوانە لە مایە تقریبن من ناڵێم بەڕاهایی بەڵام تقریبن دەرەقەتی هاتوون ینی توانیوانە ینی وەکوونەوەیش تازە گزارش بکەن لە بەرکەوتنی خۆیان بە مۆدێرنە بەرکەوتنی خۆیان بەو جیهانەی کە تازە خوڵقاوە کە ئەمە جیهانێکە ئەوان زیاتر لە زمانەکەی ئەزانن ڕەنگە نەوەی پێشوو یا پێشووتر نەتوانن بەو زمانەی خۆیان کە پێشتر بەکاریان هێناوە ینی گزارش لەو دۆخی ئێستا بکەن کە ئەمنەوەی تێدایە زۆر باشە ئاستی ئەو شاعیرانی هەڵت بژاردم لە ڕووی ئەکادمی و زانستیەوە ینی ئەکرێ بەلای ئەوەیە ڕۆشت بێتن یان هەر خۆیان سەرزارێکی شتەکانیان نووسی و خەیاڵی خۆیانە لەسەر دوچوی لاپەڕێەکە
ڕاستەکەی بەشێکیان هەر نووسینەوەی هەستیانە، ینی من بەڕاستی هەمیشە ڕخن لەو دیدەگەم شعر بەتەنیا نووسینەوەی هەست و سۆز نییە، شعر بیرکردنەوە و ڕامانە. ڕوان هەندێک لە شاعرەکانی تر بە وردی دانیشتون لەگەڵ شعرا بیریان کردوتەوە، لە ناو زمانە بیریان کردوتەوە، لەگەڵ چەمکەکانە بیریان کردوتەوە ئەمجا شعرە نووسیوە، بەڵام بەشێکیان تەنها هەست و سۆزیان نووسیوەتەوە. ئەوان ئەو دوو نمونەی کە پێشتر وتم لە بیدایەتەوە شتێکەڵە و دواتر لی پەشتیمانە بێت و لە بیدایەتەوە یاخی و دواتر پاشگەزە بێت و تۆبەکە، ئەمە نیشانەی ئەوەیە کە بە هەست و سۆز نووسیوێتی. بەڵام کە شاعیر خاوەنی بنەمایەکی فکری بوو، خاوەنی ڕوئیایەکی شعری بوو، دەتوانێت دنیایەکی شعری تایبەت بە خۆی بنیاد بنێ و شعرێکی بەهێزش بخاتە ناو ئەدەبی کوردی و یا بڵێن ناو کتێبەکانەوە کە چاپەکرێت. باشە بوونی نووسینی ئەم لێکۆڵینەوانە لەسەر شعری لاوان ئەکرێت لە ئایندەیە بەرەو باشتریان بەرێتیان بەرەو زانستی بوونیان بەرەو باشتربوونی زمان و نووسین و بیرکردنەوە خەیاڵیان لەسەر لاپەڕێک. ڕاستەکەی خەونی من ئەوەیە، یعنی بۆی ئەمەم کردو بۆی ئەگەر بە وردی بخوێنرێتەوە، ئەگەر بە وردی هین بکرێت تەسەور ئەەکەم، ینی ئەمە ئەبێت بە جۆرێک لە بەخۆداچوونەوە، جۆرێک لە وشیاری شعری کە ئەمە لە لای ئێمە نییە بەڕاستی بەداخەوە. نی ڕێزم هەیە بۆ ئەم شاعرانەی کە لێرا بوو هەم ئەو شاعرانی ترشکە ئەنووسن لای ئێمە یەکێک لە کێشەکانەوەی وشیاری شعریمان نییە، بەڵام شعر دەنووسین، ینی ئەمە بەڕاستی کێشەیە. تۆ تا وشیاریشی زۆرت نەبێ ناتوانانی بەڕاستی شعرێکی باش بنووسی یان شعرێکی نەمر بنووسی، کە ئەمە بەڕاستی چکە هەمومان ڕەنگە بتوانین شعر بنووسین ئەوە، بەڵام ئەمە شعری نەمر نییە، ئەمە شعری سەردەمێکە چرکە ساتێکە. بەڵام شعرە نەمرەکان چەشنی شعرەکانی نالی تا سەشێمەی خوێنین و هەستەکەین هەر تازەیە، چەشنی شعرەکانی مامۆستا شێرکۆبێکەس و دەیخوێنین و هەر تازەیە. ینی ئەگەر ئیستێک هەبێ بۆ ئەوەی کە هەم پاشخانێکی شعری بەهێز، هەم ئەم کتێبە بێ بە دەواازەیەک بۆ گەڕان و تێگەیشتن لە شعر، تەسەورەکەم لە داهاتوو ئەتوانم بڵێم هەنگاوی باشترەچینە پێشەوە. یەک بابەتی تر زۆر گرنگە، تا چەند شاعیران پێیان خۆشە لاوان بە تایبەت ئاوا خوێندنەوەیان لەسەر بکرێ، واتە چجا ئەگەر ڕەخنەی بێ یاخود پێ هەڵدان بێ پێیان خۆشە، ینی پێیان قوبوڵە بۆ دڵە فراوانە و یەنە پێشەوە. ڕاستیەکەی بەشێکیان بە دڵی فراوانەوە هاتوونەتە پێشەوە، بەڕاستی دەستخۆشییان لێکردوم کە ڕەخنەم لێکردوون، بەشێکیان لە بیدایەتەوە پێیان ناخۆش بووە. تەوان دواتر کە فیدباکم بیستۆتەوە توێتی بیدایەت هەر شۆک بووم، هەر زۆرم پێ ناخۆش بوو، توێتر قسەشی لەگەڵ ناکەم، بەس دواتر کە پیشانی برادەروشتی تریدا و تویانە ئەوە تۆ هەڵەکانی پێ و تو ئەبێ بچی دەستخۆشی لێ بکەیت. ئەوان بە خۆشحاڵی و هاتووە دەستخۆشی کردو، من بەڕاستی سوپاسیانەکەم. یعنی لای ئێمە تا ئێستا ئەقڵیەتی قوبوڵکردنی ڕەخنەمان نییە، یا بڵێن زۆر کەمە، کە ئەمە بەڕاستی جێگەی داخە. من هیوادار من خۆم لە چەند ئیشێکی ترشە کارم لەسەر کردو کە ئێمە ئەبێ مادەم دەنووسین دەبێ ئامادەبین بۆ ڕەخنە. من ئەم کتێبە کە بڵاوم کردەوە ئێستا ئامادەم بوو هەموو ڕەخنەیەک، زۆر تەبیعیشە ڕەخنە لێبگرێ. من کتێبی پێشترم تقریباً 1000 لاپەڕە ڕەخنەی لەسەر نووسرا، کتێبەکە خۆی 220 لاپەڕەیە، زۆر تەبیعیە. ینی مادەم من دەنووسم کەواتە دەبێ ئامادە بم بۆ ڕەخنەش. هەر شاعیرێک هەر نووسەرێک دەنووسێ دەبێ سنگی فراوان بێ بۆ ڕەخنە، چکە ئێمە تەنیا بە ڕەخنە ئەچینە پێشەوە. یعنی ئەگەر تۆ بۆرە منە هەر ڕەخنەم لێ بگریکانە بێ لەسەر بابەتی زانستی بێ، ینی نەک هەر لە خۆڕاو بێگومان ئەبێ ڕەخنەکانمان تێکدەر نەبێ. کاتێک منەڵم ئەم ستۆدیۆیە ناشرینە بۆ تێک نەیەم و بەجێ بێڵم، ئەبێ دیزاینێکی جوانتر پێشکەش بە بەڕێزت بکەم تا تۆ ستۆدیۆکەتی لەسەر بنیاد بنیتەوە. طبعاً من هەموو ڕەخنەیەکەی گرم، طبعاً بەم میتۆدە ئیشەکەم، تەنیا میتۆدی تێکدان نییە، بەڵکو میتۆدێکە بۆ بنیادنان. ینی ڕەخنە ئەبێ جۆرێک لە میتۆد بێ تۆ بەدیل پێشکەش بکەی، کە منەڵم زمانی شعریەکەت خراپە کەواتە زمانێکی ترمان هەیە، زمانەکە زۆر باشترە، دەکرێت شاعیر پێی بڵێن ئەم جۆرە لە زمانە بەکاربهێنێت. زۆر باشە. فیدباکی کتێبەکە باش بۆ ئەوەندی بیستێتەوە نەک لە لای شاعیرە، با بڵێن بە گشتی لە ناو خەڵکە ئێستا بەڕاستی هێشتا زۆر زووە، ینی چەند ڕۆژێکی کەمە بڵاو بۆتەوە، هێشتا فیدباکی زۆر نهاتون، بەڵام بەگشتی خوێنەری تامەزرۆ هەیە، هەم لە شارەکانیشەوە داوایان کردو کە تا ئەم هەفتەیە لە هەموو کوردستانە بڵاو بێتەوە.
زۆر باشە پرۆژی ترتێ لە دوای ئەمە شتێکە ڕاستەکەی دوو پرۆژەی ترم هەیە یشان هەر لەسەر شعری کوردیە لە کلاسیکۆ بۆ ئێستا باڵێ ئەوەیان نیشەڵا ڕنگ پرۆژێکی گەورە دەرچێت مێژوو یان وەک لێکۆڵینەوە وەکو لێکۆڵینەوە لە شعری کوردی باڵێ ڕوانینێک بۆ شعری کوردی لە کلاسیکۆ بۆ ئێستا باڵێ خۆناخەکانی گەشەکردنی ڕوانینەکان چۆن چۆتە پێشەوە زمان چۆن گەشەی کردووە لەسەر ئەمە پرۆژەی دووهەمم لەسەر ڕۆمانی کوردیە چۆنێتی گەشەکردنی ڕۆمانی کوردی دەڵان بیدایەت لە ناو گێڕانەوەی کوردیا چۆن ئێمە پێش ڕۆمان گێڕانەوەمان هەبووە چیرۆکمانە بۆ داستان دواتر چیرۆکمانە بەڵام گێڕانەوەی کوردی زۆر کۆنا هەتا ئەو بیت و هینە فۆلکلۆریەکانمان هەیە زۆر زۆر کۆنا بەڵام وەکو چیرۆک وەکو پەخشان وەکو نووسینی پەخشانی ئێمە زۆر دواتر دەست پێکە کە لە بیدایەتی سەدەی 20ەوە دەست پێەکە هەوڵم داوە ئەمانە بهێنم دواتر چیرۆک دواتر ڕۆمان کە لە دایکە بێ دواتر فیگۆری ڕۆمانوس تا ئێستا لەلای ئێمە باز ئێوە نەکراوە کە چۆن فیگۆری ڕۆمانوس لە دایکە بێ کێ ڕۆمان ئەنووسێت یعنی ئەوەی کە ڕۆمان ئەنووسێ بێ سەقافەتێکی گشتی ڕۆمان نووسینی هەبێ ئەم فیگۆرە کەی لە دایکە بێ من هەوڵدەم لەو کتێبای وەڵامی ئەمە بدەمەوە دەستەکانە خۆش